زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی یەکەم زانکۆی ناحکومی قازانجنەویستە بە ستایڵی ئەمریکی لە کوردستان و عێراقدا. ساڵی 2007 دامەزراوە و لەلایەن هەردوو وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیەوە متمانەی پێدراوە. کامپێکی زانکۆیی هاوچەرخی هەیە کە لە چەندین بینای کارگێڕی و خوێندن و مانەوەی فێرخوازان پێک هاتووە. تاقیگە زانستیەکانی زانکۆکە بە ستاندەری جیهانی دروستکراون کە لە ناویاندا تاقیگەی ڕۆبۆت و ئامێری چاپی سێڕەهەندی هەیە. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی تاکە زانکۆی کوردستان و عێراقە کە ئەندامێت لە کۆمەڵەی زانکۆ و کۆلێژە نێودەوڵەتی ئەمریکیەکان و هیچ لقێکی لە شارەکانی دیکەی عێراق نییە. بەرنامەی ئامادەسازی ئەکادیمی زانکۆکە تاکە بەرنامەی لەو جۆرەیە لە عێراق و کوردستاندا کە متمانەی بۆردی CA هەبێت. ئەمەش بەرزترین بۆردی متمانە پێدانە لەو بوارەدا لە ئەمریکا. شایەنی باسە خوێندن لە زانکۆکەمان بە زمانی ئینگلیزیە و مامۆستایانی زانکۆکەمان کە لە 19 وڵاتی جیاوازەوە هاتوون لە زانکۆ بەناوبانگە جیهانیەکانی وەک هارڤەرد و ئۆکسفۆرد و چەندین زانکۆی بەناوبانگی دیکە بڕوانامەیان بەدەستهێناوە.